ئەمە دابەشبوونی خەڵکی بەرامبەر بانگەوازی دینەکە بۆ مسلمان و بۆ کافر ئەوە معلومە هەردوو لە زمانی یەکەم جارەوە کە ئەم وحیە هاتووە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خەڵکێک تەرەفی قوڕەیشیان گرت و کافر بوون و دژایەتی داعوەکەیان کردو خەڵکێکی ترش شوێن کەوتووی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵات وسەلام لە قەبیلەی جۆر بە جۆرەوە هاتوون و دوو بەرە بەرامبەر بە یەکتری دروست بوون بەرەی ئیمان بەرەی کوفر بە فەرماندەیی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەرەی ئیسلامەتیەکە بەرەی کوفریش بە فەرماندەیەتی کۆمەڵێک خەڵکی وەکو ئەبوو جەهل و ئەوانی تر کە لەگەڵیا بوون لەو نێوانەشە خەڵکێک کە ئەهاتن بۆ مەسالیحی خۆیان دەرەکەوتن ئەو سەردەمە ئیسلام دەسەڵاتی زۆری نەبوو و طموحاتێکی خەڵک لە پەیامەکەیان نەبوو کە مەسلحەتێکی دنیایی بۆ دێنێتە پێش بەلعەکس تووشی ئەشکەنجە و ناڕەحەتی و دەردەسەریە بوون بەڵام لە مەدینە کە دەسەڵات دروست بوو منافق دروست بوو منافقەکانە هاتن بۆ ئەم لاو ئەچوون و لەم نێوانە کافر و مسلمان و کافر هەبوون و منافقیش لە نێوانیانە بۆ مەسلحەتی خۆیان هاتن و ئەچوون بەڵام گرنگە کە بزانین خۆی بەرەکان لە ئەسڵاوان ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت بۆ هەموو ئومەتێک پێغەمبەرێکمان ناردووە نێرراوی خوا کە پێیان ڕابگەێنە کە وەرن خوا بناسن و بیپەرستن و توخنی تاغوت نەکەون توخنی شەیتان و بتپەرستی و ئەنجا ئەو کەسێک کە حکم بغەیری ما ئەنزەل الله کە هەروەها ئەو تاغوتانی کە لە شەرحی کلمەی تاغوتە هاتووە أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت فمنهم من هدى الله هەیانە هاتە بەرەی ئیمان و هیدایەتەکەی وەرگرتووە ومنهم من حقت عليه الضلالة هەشیان بوو کە ئیتر گومڕاییەکە پڕ بە پێستی خۆی بوو لەبەرەوە ئەوەندە زوڵمی کرد ئەوەندە جەهلی هەبوو ئەوەندە شوێن قیەمی جاهلیەت کەوتبوو و شوێن ئەوان کەوتبوو فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين لێسا ئێوەش بڕوانن تێڕوانن دراسی تاریخی خۆتان بکەن و لێ بکۆڵن و توێژینەوەتان هەبێ بزانن ئەو کەسانی باوەڕیان نەهێنا پەیامەکەیان چی لە ئایا خاوەن پەیام بوون بڕوانە فێرعەون و نەمرود و ئەبوو جەهل و هەموو تاغوتانێکی تر بەڵام پەیامی پێغەمبەران بزانە چۆن هەر بەردەوام بۆ ماوەتەوە ئەم دوو بەرەیە ئاوا هەبوون و بەپێی سنەتی خوای پەروەردگار و بەپێی حکمی قەزایی خوای پەروەردگار و قەدەری ئەفەرمێ وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين بۆ هەر پێغەمبەرێک بۆ هەر نێرراوێکی ئێمە تاوانبارانێکمان لە بەرەی بەرامبەرا داناوە لە مجریمەکان ئەم مجریمانە بۆچی هەبوون سنەتی ژیانەکە خۆی وایە بۆیە خوای پەروەردگارە فەرمێ بۆ ئەم پێغەمبەرە نازدارانی کە ئەسفیای خوای گەورن و خوای گەورە هەڵی بژاردوون وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين دوژمنێک لەم مجریمانەمان بۆ ئەم پێغەمبەرە نازدارە دیاری کرد بۆی ئەم ململانێ و سڕعە کە سڕاعی عەقیدەیە چۆن مارکس ئەڵێ دنیا سڕاعی طبقاتە بسبب اقتصاد داروين على صراعي نفوذ وقوته فرويد على صراعي ململاني جنسك لا كسكا كبت بوا وليام جنس عليه وليام جيمس عليه ململاني برجوان ديا كانن هر يكب جورك بياناسا أكاب علام هموهن ألين جيان ململاني إما بابر ما نوعك جيان بوخوي ململاني أجينا هر لسرت هاي جيانا وكا آدم وحوال سر زويا بون قابل هابيل كري أوان بون أم دشت زوران لبر هبون ندى صلاة هبون حكم راني هبون سنور هبون مصالح اقتصادي هبو هيج تاك نبو بلام قابل هابيلي كشت بو بسبب باچي أم كبري أهلي إيمان أهلي وحي بباكي أمنو أمانة تحمليان نامن أو كسي صراع لقل تو دروس لك ململاني چي برانبر بتو دروس كردو خو كابراي يقرتو هيج تيجي نكردو كابراي صوفي مسالم دلباك پابند روشت برز خو هيجي برانبرم طاغوتانا نكردو بس هر لسر مظهري أجيري وعذاب أدري ودرنداتي چي زوري شي برانبر كري هروكو بيني من ليك رجا شانزا مقري يقرتو سوتين رالباتينا بارتي طاغوت هموي سوتاندن لسر چي خۆ برا ئەمانە گومانمان هەیە لەوەی کە حرەسەکەی بەر بارەگاکەشیان بزانێ سیلاحەکە بەکاربێن یا فیشەکی لەبەر بێ یا دەرزی تیاوێ پارتیش ئەمەیەزانی پارتیش ڕقەمی چەکەکانی لەلا بوون بەڵام ئەو هەموو حقد و غیل و تند و تیژیە کە بەرامان ئەوان بەکارهێنان هەر بریتیە لە ئەو سەردەمەی قابل و هابیل خەڵکێک دەتکوژێت بغزێنە لەبەرەوەی ئەدبغزێنە ئەسڵەن لە وجودت هەروەکو قەومی لوط ئەیانود ئەخرجوهم من قەریەتیکم ئینەهم ئوناس یەتەطەهەرون دەریان کەن شار بە دەریان کەن ئەمە خەڵکانەکەن
پاکداوێنی زمان پاکی داوێن پاکی دەست پاکی هەموو شتێکی پاکیان پێ قوبڵە فڕیان دەنە دەرەوە هەروەکو کە ئێستا بە ئێمە ئەوتر کەوابوو نابێ وا بزانین ڕۆژە لە ڕۆژان کۆمەڵگەیەک دروستە بە کافری لێ نابێ یا کۆمەڵگەیەک ئەبێ مسلمانی لێ نابێ مەرج نییە ئەشێ کافران تەبعاً زاڵن و زۆرن و هێشتا ئیسلام بەو شوێنە نەگەیشتووە بەڵام لە من ناو میلەتانی ئێمە شتێکی سروشتێکە مسلمان هەیە و کافریش هەیە چونکە خوای گەورە فەرمە ولو شاء الله ولو يشاء الله لانتصر منهم ولكن ليبلو بعضكم ببعض ئەگەر خوای گەورە بیویستایە ئێوەی مسلمانی سەرخز بەسەر ئەوانە بەڵام ئەوێ ئیمتیحانتان کاپی هەر یەکەتان بەویتر تاقیەکاتەوە ئەتەصبرون بۆی بزانی ناخۆ سەبرەگرنیان وجعلنا بعضكم لبعض فتنة أتصبرون وكان ربك بصيرا هەروەها خوای گەورە فەرمێ ئێمە هەندێکی ئێوەمان هەر کردووە بەمایی تاقیکردنەوەی ئەوانی تر تاقیکردنەوەی ئیمان و سەبر و وجودی ئەوی ترا خۆ بە ئارامن ئێوە سەبرەگرن بێگومان خواکەی تۆش بینەرە لە حەدیثی قودسی هاتووە کە ئیمامی مسلم لە عیاضەوە ڕیوایەتی کردووە فەرمێ ئینەما بەعەثتوکە لیئەبتەلیکە وئەبتەلیە بیکە من بۆ ئەوە کردومیت بە پێغەمبەر سەلامی خوای لێبێت تا خۆشت تاقی بکەمەوە و بە تۆش خەڵکانێکی تر تاقی بکەم کەوابوو خۆی ئەسڵەن دینەکە خوای گەورە ئێمە تاقیەکاتەوە بەم دین بە پابەندبوون پێوە بە مناسەرەکردنی بە لەسەرکردنی بە پارێزگاریکردن لە مقدساتی ئەم دینە بە هەڵگرتنی بەلاغ و داعوەکەی بە شاهیدیدان لەسەر خەڵکی لتەکونە شوهەداء عەلى الناس ئەمما ئەو کەسانی کە لەناو ئەهلی کوفرە ئەمێننەوە دوای ئەوەی بەرەی ئیمان و ئیسلام جودا بنەوە لە بەرەی کوفر دارالئیسلامێک دروستە بێ ئەهلی مسلمانێتی ئەهلی ئیسلامەتی نابێت لە شوێنی خۆیان بمێنەوە هیجرەتەکە نەکەن هەروەکو خوای گەورە زەمی ئەو کەسانەی کرد کە لە خارجی مەدینەن و لە ژێر دەسەڵاتی ئەهلی کوفران جا لە مەکە مابوو بنەوە یا ئەعراب بوو بن یا لە قەبائیلی ترە خۆیان مەڵاس دابێ یا لەوێ مابنەوە إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيما كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصير ئەمانەی کە ئەم بەلاغ و دینیان پێگەیشت بوو مەدینە دارالئیسلام بوو بەڵامەوان لە مەکە مابوونەوە باشە ئێوە بۆچی هیجرەتتان نەکرد بۆ ئەوێ وتیان وەڵڵا مستەضعف کرابووین و نەمانەتوانی بڕۆین ألم تكن أرض الله واسعة ملائكة كان بيانا فرمون ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها مگر أم سرزمين برفراوان جگاي ويلي نابوا هروكو يسا كسانك لكردستاني كي دار الكفرة خوي ملازا وخوي قايم كردو والله أنواع وشكال تنازلي شكا والله تشيب كيني ترزلو فكواق وراو ناتواني من صلاة من بسريانيو إيه بلا ما آخر خوي جورا فرمي ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها ئەوم قەسر و قسوورەت کردوتەوە لە کوردستانە ئێ باشە ناتوانانی بێی لە تورکیا پارچە ئەرزێ بکڕی دوای 3 ساڵ بۆ دەبێ بە جنسی تورکی ئێ ناتوانانی هەر ئەو پارێ بێنی ئیقامەیەکی تیجاری پێوەربگری لە یەکێ لە وڵاتە ئەوروپایانە بەڵێ توانی بەس وەکو سەنگ داکوتراوی لێ ئیمانەکەشتنەوە دە بە قووەتنی هەتا پاڵت پێوەنی ئەو خەڵکەی کە ڕازی بوون بچنەوە بەردەستی پارتی و یەکێتی تاغوت دوای ئەوەی کە یەکێتیان بە کافر زانی کارەکەی خۆشیان بە جیهاد زانی کوژراوەکانی خۆشیان بە شەهید دانا کەچی چوونەتە بەردەستی یەکێتی و پارتی وەرەقەی ئەوانیان هەڵگرتو ئێ ئەمە گەڕانەوە بۆ ئەعرابی بوونە دوایەوە الذين آمنوا وهاجروا وجاهدوا ئەگەر ئەوانە لە ئاوە وە نەسەڕوش بوو بن هەر بە هەمان شێوە هاتوونەتە بەردەستی ئەهلی کوفر